ئایا کەسێک کە شەکرەی هەبێت لە چ کاتێکە مەترسیدارە بە ڕۆژوو بێ؟ سڵاوی خواتان لێبێ، من دکتۆر شاوم سپۆری وردی شەکرە و کێڕژێنەکان وەڵامی ئەم پرسیارەتانێمەوە. ئەو کەسانەی کە شەکرەیان هەیە و مەترسیدارە کە بە ڕۆژوو بن ئەمانەی لای خوارەوە. یەکەم ئەو کەسەی کە تووشی داوەزینی شەکرەی توند بووە لە 3 مانگی ڕابردوودا، ئەو کەسەی کە زوو شەکرەی دادەبەزێت ئەگەر توندیش نەبێت، ئەو کەسانەی کە تووشی بەرزبوونەوەی کتوپوڕی شەکرە هاتوون و بەرزبوونەوەی ترشی خوێنیان هەبووە لە ناو خوێنیاندا لە 3 مانگی ڕابردوودا ئەمانەش مەترسیدارن کە بە ڕۆژوو بن. ئەو کەسانەی کە شەکرەیان هەیە و تووشی نەخۆشین لە بیرچوونەوە بوون، ئەو کەسانەی کە شەکرەیان هەیە و شەکرەکان ناجێگیرە و سپڕن، ئەو کەسانەی کە شەکرەیان هەیە و کێشەی گورچیلان هەیە یاخود لەسەر ئامێری شوشتنی گورچیلەن ئەوانەش مەترسیدارە بە ڕۆژوو بن. ئەو کەسانی کە شەکرەیان هەیە و کێشەی تۆڕەی چاویان هەیە و ناجێگیرە ئەمانەش مەترسیدارە بە ڕۆژوو بن. لەبەرەوە ئەو کەسانی کە ئەم حاڵانیان هەبوو باشترە کە بە ڕۆژوو نەبن، ئەو مەترسیە لەسەر خۆیان کەم بکەنەوە. بە هیوای لەشساغی بە هەموو لایە. سمارت وەرچەرخانە.